دمن داویه ده آفرت و جنه کاری بو ده جهانا فوتوغرافیه ده ناوی خبراستی جی مهر بکن لی وین انگلک جوان فوتو انگلک جوان خواستک انگلک جوان هشتا جدی جهانا وان زای کو بکار بن ناوی خو بکن یک ج ناوین هری نافدار ج کسین فوتوغرافر بتصایبتی جی کوان بحثکن ایجار اما بر خو بدن سلیمانیه اما سارا نامو ناس بکن فوتوغرافره کچک ج سلیمانیه کو ج 10,050 حتانی نها وی کاریت که او دبیجه کو از گلک حج خوازایت کم کو نزیکی خوازایبم فوتوین خوازای بگرم هل بد خوازه ببا کسکی نافدار دبواره فوتوغرافیه ده اجار او جین هل گلتیمه که خونین کود خوازه پیک بینه و دنوا به تیمه ده پیک بینه بطایبتی جیم تکارم بجه کو راست هندک زحمتی جانته لی خونین خواه براستی جی لگل و تیمه هان پیک تینه ایجار دنوا به فیچره ده اما بر خوب دن سلیمانیه اما چیروکو خواستکو خیال سارا نامو ناس بکن من سارانەمە فۆتۆگرافەر لە 2005ەوە وەکو حەزێکی خۆم خەریکی ئیشی فۆتۆگرافەریم تقریباً 2 ساڵێک ئەبێ من خەریکی پرۆژەی بارشیفکردنی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی من لە هەردوو بوارەکە کارم کردووە بواری سروشت و بواری دۆکیمەنتاری ئەو شوێنانەی کە سروشتی کوردستان بۆ توانی بێتم پێی گەیشتوم و ئیشم تیا کردووە ئەوە بوو فیلمێکی دۆکیمنتاریم بینی لە سەرتوونی بابا لە شاشەی ڕووداو کە بە شێوەیە کرابوو بەڕاستی سەرنجی ڕاکێشام چوو نەقوڵایی ئەم شوێنە جوانەوە بە حکمەوەی کە من خەلعی وەلادیم هەیە سیگماکی قاچم تاوانی ئەمە ژوای کردووە هەنێ شوێن بە ئاستەم سەخت بێ بۆ من بگەم پەیوەندیم بە تیمی ئەو فیلمە جوانە کرد کە بینیم و سەرنجی ڕاکێشام خۆشبەختانە بە تەنگ منەوە هاتن ئەوە بوو ئەمڕۆ سەعات 4 بەیانی ئەو تیمە هاتن بە دوای منە هەموو کار ئاسانێکیان بۆ من کرد هەتا گەیشتینە ئێرە توانیان ئەسپێکم بۆ دابین کەن بۆ ئەو ڕێگە سەختە کە تەسەوڕەکەم کەسانی ئاسایش ئاستەم ئەتوانن بگەنە ئێرە چونکە شوێنێکی زۆر سەختە من کە ئێرەم بینی بەڕاستی هەستێکی زۆر تایبەتیم بۆ دروست بوو چونکە سروشتی ئێرە زۆر جیاوازە لەگەڵ ئەو سروشتانەی کە ئەچین سەوزایی ئەبینی بەڵام لێرە کە سێری ئەم سروشتاکەی هەستەکەی خەیاڵێک ڕاتەکێشێ هەمووی ئەفسانەی چیرۆکی ئەفسانەی تایە وا هەستەکەی شێوەیەکی زۆر فەنتاسیایە و زۆر جوانە من هەستێکی تایبەتیم هەیە ئەمڕۆ کە توانیم بگەم بەم شوێنە جوانانەی کە ئەمڕۆ لەگەڵ ئەو تیمە جوانەیە هاتیم بۆ ئێرە ڕاستی من کە لە شاشی تەلەڤیزۆنەکان و سۆشیال میدیاکانەوە فۆتۆ و ڤیدیۆی ئێرەم ئەبینی بە خەیاڵمان ناهات ڕۆژێ لە ڕۆژان بتوانم بگەمە ئێرە چونکە وەکو باسییان ئەکرد شوێنەکە زۆر سەختە کەسانی ئاسایش بە شێوەیەکی ئاسانکاری ینی ناتوانن بە ئاسانی بگەنە ئەم شوێنە
گەیشتمە ناو قوڵایی ئەو بەشانەی کە پەلەکان کە لێی ئەبەوە چووم هەنێ شوێنی هەبوو زۆر سەخت بوو بەڵام مەبەستی منیش ئەو بوو کە بگەم بۆ شوێنەوە لە هەندێ شوێنە ئەوەنە سەخت بوو شوێنەکە نەمەتوانی سەرکەوم دوو جار هات بە خەیاڵما بگەڕێمەوە بەڵام دوایی بە هیمەت و یارمەتیانی ئەم تیمە جوانە توانیان بگەم بەو شوێنی کە خۆم مەبەستمە و فۆتۆکانی تیا بچرکێنم من سوپاسیام تیماکەم جارێکی تر چونکە بە جددی ڕێگەکەی زۆر سەختە من بە ئەسب هاتووم چونکە هەمووی چەوە و ئەم شوێنە شارەزایەکی باشیشی ئەوێت چونکە زۆر پەلی لێبۆتەوە ئەگەر کەسێکی شارەزا و لەگەڵانە بێت دڵنیابم کە ون ئەبیت من سوپاسی ئەم تیمە ئەەکەم کە بەڕاستی ئەمڕۆ یەکێک لە خەونەکانیان هێنادی و هەمیشە خەوم پێوە بینی کە بگەم بەم شوێنە و بەم شوێنە فەنتاسیایە و ئەم خەیاڵی کە خۆم مەبەستم.